ئیسماعیل بێشکچی ئەو نووسەرە تورکەی کە هەموو ژیانی تەرخان کردبوو بۆ لێکۆڵینەوە و بەرگریکردن لە کورد دوێنێ تووشی ڕووداوێکی نەخوازرا بوو. جا پێشەوەی باسی ڕووداوەکەتان بۆ بکەم باکەمێک باسی بێشکچیتان بۆ بکەم. بێشکچی 17 ساڵی تەمەنی لەناو زیندان بەسەر برد لەبەر هەڵوێست و قسەکانی لەسەر کورد. اینجا 36 کتێبی نووسیوە کە 32یان ئێستا لە تورکیا حەرقەدەغەن ناتوانانی بچی بیان خوێنیەوە. بێشکچی دەڵێت کورد و کوردستان مافی خۆیەتی نیشتیمان و وڵاتێکی سربەخۆیان نەبێت وەکو هەموو گەلان و وڵاتانی جیهان. والحاصل با زۆر باسی ئەم بابەتە نەکەم لەبەروی ورد و درشتی بابەتەکە لە 1964.kr دانراوە. با ئێستا بێن باسی ڕووداوەکەتان بۆ بکەم. کوردەکانی ئامەد وەکو وەفاداریەک بۆ بێشکچی بەڵگە فیلمێکیان دروست کردبوو بە ناوی ئیسماعیلی ئێمە. ئەوە بێشکچی شوو بوو بەشداری کردبوو ویست بووی وتارێک بدات وە کاتێک دێتە سەشان و دەیەوێت وتارەکەی بخوێنێتەوە لەپڕ حاڵی تەندروستی تێک دەچێت و بەپەلە دەینێرم بۆ خەستەخانە و دەیبەن بۆ خەستەخانە و لێوێ خێرا چارەسەری سەرەتایی بۆ دەکەن و دواتر دەردەکەوێت کە تووشی خوێنبەربوونی مێشک بوو و ئێستا لەژێر چاودێری چڕدایە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕایگەیان کە ئێمە زۆر نیگەرانین بەم حاڵە و بە وەقفەکەی بێشکچیمان گوتووە کە هەر شتێک بە ئێمە بکرێت بۆ چارەسەرکردنی درێخی لێ ناکەین.